ئەم قسە باسانەمان لەگەڵ میوانەکەمان ئەندازیار کاروان نابق ئەندازیاری ڕاوێژکاری دەکەین پرسیارەکانمان ئاڕاستەوە دەکەین. سڵاو لە ببانی باشکارکاران تاماش جای هەر بە لەوە دەست پێ بکەین کاکەڕوان هۆکارەکانی ئاگرکەوتنەوە لەم سەردەمانی ئەمڕۆداوکو ئاماژەم پێجا لە سەرەتادا کە لێرە و لێوێ دەبیستین ڕۆژانە چەندین ئاگرکەوتنەوە دەکەوێتەوە و چەندین ئاگر لە شوێنە گشتەکان بە تایبەتی بەردەبێت هۆکارە سەرەکیەکانی ئەمە چیە چۆن دەبینیت؟ زۆر سپاس بۆ کورسات لە ڕاستیە هۆکارەکانی ئاگرکەوتنەوە تعریف کراوە بۆ چەند خاڵێک سەرێکی ترینیان کارەبایە خاڵی دووەم شوێنی حازرکردنی یان دروستکردنی خواردنە ئەگەر باسیکەین مەتبەخ خاڵێکی کە مەقاڵی و نێرگەلە و جگەرەیانی بابەتەکانی سمۆکە خاڵێکی تر نزمی کواڵەتی کۆمەڵێ مەواد هەیە کە بەکارێ لە ناو بینە ئەوانش ڕەبتە بێتەوە بە سیستمی بڵین بەکارە باوە ڕەبتە بێتەوە بۆ ماڵ یان بۆ شوقا ئەوانە هەنێ مواد هەیە بە عەربی پێڵێن موادی سەریع الیشتعالیان ئەوانەی کە زوو گەڕەگرن زۆر جار لەوانەیە نەوت بێ بنزین بێ غاز بێ ئیتر بوتڵی غازەیان تانچی غازەکە لە خانووا بەکاریا لە ناو مەشروعا بەکارێت ئەمانە ئیشەکەن لەوانە لە تازەترین ئەوانەشی کە تازە لە وڵاتان بڵین خەڵک بەکاری هێنێ و ئێستا وجودی هەیە مەوزوعی تاقەی شەمسیە کە ئەوی ژیشەکە بێت لە مەزدەرەکانی دروستبوونی ئاگر لە بەروی پاتریتایە پاتریەکانیش زۆر جار ئەگەر شوێنەکان گەرم بێت و شوێنەکان زۆر داخراو بێ هیچەکە بن لە مشکلەکان کە ئەمە تازەیە زیاترانی زۆر تعریف نەکراوە لەوە پێش کاکاران جەنابەت ئەندازیاری ڕاوێژکاریت یعنی جگەلەوەی کە ئەمە تقریبا دوو لایەنە گرێتەوە هەمووەکو ڕاوێژکارێک بۆ شوێنەکان هەمووەکو ئەندازیاریژانی لە ئێستەیە سیتیەک و کۆمەڵگەیەکی نیشتەجێبوونی زۆرمان هەیەەوە ڕۆژانە ژەمانە لە دروستبوونان و هاوڵاتیش ڕووی تێکردو ینی تا ڕادەیە شوێنی ژیانە شوێنی ژیان بەڵە لە هەرێمی کوردستانە لە ئێستا زۆر بەرەو پێشەواچێ اینجا کە لە شوێنێکی وایە ئاگرێکە کەوێتەوە یعنی یەک ماڵ و دوو ماڵ نییە زەرەرەکەی یەک کەس و دوو کەس نییە بنمونە لە عیمارەیەکە لە بینایەکە کە گڕێگرێت 40-50 شوقەیتە هەر قاتی 3-4 شوقەیتە 20 قاتە ینی وەکو ماڵێک نیە وەکو گەڕێکی چۆن بتوانین ئەمە ئەم سیتیانە ئەبێت چی بکەن بۆ ئەوەی لەم کارە ساتانە خۆیان بپارێزن ینی هیچ ڕێگایەک هەیە یاخود هیچ مەوادێک هەیە کەوابێت کە زمانی ئەوەی هەبێت کە ئاگر نەگرێ یاخود زەحمەت بە ئاگرگرتنیان ڕاستە ئەمە دوولایەنەیە خاوەنی ستێقی کە مەشروعەکە دروستەکە لە بیدایەتەوە پێشەوەی کە خەڵکەکە بچێتە ناوی ئەویش ڕەبتە بێتەوە بە حکوومەت و ئەو تیمە ئەندازیاری کە ئیشرافی ئەو ئیشاکەن ئەو بینایەکەن ئەو پرۆژەیەکەن ئەمە وەکو لایەنی حکوومەت مەجموعەیەک ستاندار هەیە کە بەپی ئەو ستانداردانە بینایەک دروستەکرێ یا باڵەخانەیە دروستەکرێ ئەمانە هەموو نەخشەی بۆ دروستەکرێ و موافقەی لەسەر وەرە گیرێت و جێبەجێکرێ ئەمە لایەنە ئەندازیارەکەیە کە بیناکەی پێ دروستەکەی لایەنی دۆم بەکارهێنەرەکە دانیشتووی ناو شوقەکەی وەکو لایەنە ئەندازیارەکەی کە بۆ مەشروعەکان نەکرێ خۆشبەختانە ینی بۆ زەمەنێکی زۆرە بۆ چەند ساڵێکەوە ینی بە زیاتر لە بیدایەتی مەشروعەکان و کە دروست کراوە سیستمەکانی ئاگرکوژێنەوە بەکارێت و جێبەجێ ئەکرێ و حکوومەتیش بەدوایەتی و لێپێچینەوەی لێکە ئەگەر ئەوانە مەوجود نەبێ ئەو پرۆژەیە یا ئەو بینایە وەرناگیرێت و نایڵەن خەڵک بەکاری بێنێ ئەمە پێشووی بیفرۆشەیە لە کاتی فرۆشتنیە لەو کاتێک کە مەشروعەکە تەواو ئەبێت کلیل وەرەگرێ هاوڵاتی پێش کلیل وەرگرتن حکوومەت مجموعەی ڕێکار هەیە کە چێکی ئەو پرۆژانە کاتەوە لیژنەی هەیە موافقەکانی چۆن شارەوانی و دایرەی ئاو و کارەبا هەیە موافقەی بەرگری شارستانیش هەیە کە ئەم شتانی هەموو چێک کردوتەوە و بیناکە بڵین سەلامەتە بۆ بەکارهێنان ئەو کاتە خەڵک ئەچێتە ناو پێش ئەوە ناکرێت کاکەڕوان پێش دروستکردنی ئەم چاودێریە بکرێت خۆی ینی لە کاتی دروستکردنی بیناکە ئەمانە هەموو کرێ بەس بیناکۆنەکانی بڵین ساڵی هەشتاکان و هەفتاکان نەخێرانی تیان نەبوو
بەڵام ئەم بینا تازانەیە هەمووی بە حازری سیستمەکەی بۆ دانرێ ئەنی سیستمەکە موجودە بەڵام یەکش زۆر مهمە سیستمەکە لە بیدایەتەوە کە ئیشی پێەکەیت مەزبوطە ئیشەکە مجموعەیە پمپیتایە مجموعەیە مزەخات هەیە کە ئاو ئەنێرێ بۆ ناو بیناکە ئەمانە هەموو ئیشی پێکرێت و چێکەکرێتەوە و وەرئەگیرێ مەزبوطەکرێت بەڵام ئەمە نقطەیەکی زۆر مهم هەیە ینی زۆربەی پرۆژە پارێکی زۆر گەوری لەو سیستمانە بەکارهێناوە بۆ پرۆژەکە یا بۆ بیناکەی خۆی یا بۆ بیناتیجارەکەی سیستمەکە پێویستی بە چێکردنەوە هەیە ینی پێویستە کەسێکت هەبێ تۆ چۆن سیارێکە کڕی لە شەیە ئەو کەسە لێرە لە هەموو مەشروعەکانە هەیە بەڵام ئایا ئەو کەسانە شارەزان یان بڵێن ڕاهێنراون بۆ ئەو ئیشە ئایا ئەو ئیشە ئەکەن ئەمە ئەیکەم بە پرسیار لە توێکم ئەو کەسانە ئایا ڕاهێنراون شارەزان ئەگەر حقیقت باسکەین بەبێ ناوهێنانی هیچ شوێنێ ئەگەر بڵێ حقیقەتمان 100% ئەگەر بڵێم 50 بێ وەکو چێکردنەوەی دوایی بۆ ئەجینا وەکو سیستمەکە بڵێ لە هەموو مەشروعەکانە سیستمەکەیە بەڵام بەشێکی زۆریش هەیە کە ینی نابێت ئێمە بڵین لە سایەکیش قوبوڵ کراونیە لەوانەیە بڵێم مزەخەکان ئێستا ئەگەر خوانە خواستە شتێکی حاڵەتێکی لە ناوکار ڕووبا ئەو مزەخەی ئیژ نەکات ینی مەفروزە ئەوانە و چێکردنەوەکانیش هەفتانەیە مانگانەیە 6 مانگجارە ساڵانەشی تێکەوێ و 5 ساڵ بۆ 10 ساڵجاریش ئەم چێکردنەوانە بێ ینی مجموعەیەک سکێجوڵی پێ ئەوترێ بەپی چەند خشتەیەک چێکردنەوەکانی خۆتەکەی ئەمانە هەموو مەفروزە بۆ ئەو سیستمانە بکرێ لەبەرەوەی ئاگر کەس نازانێ کەی ڕوئەیە لەوانەیە بینایەک عمری 100 ساڵ بێ خۆشببختانە هیچ ئاگرێکەتیان ڕوونەیە لەوانەیە بینایەک لە ئیسلامی دوای مایەکی خواانە خواستە شتەکە ڕووبا و لە هەموو وڵاتێکیشە ئەمە ڕۆیانی ئەمە ڕەتی بە هەولێر و سلێمانی و عێراق و ئەوانونیایی لە ئەمریکا کە گەورەترین خەمیش ڕەنگە هۆکار 100% نابێت کەم تەرخەرمی لە مۆزوعی سەیفتیان ڕووبا ینی چونکە ئەمە سەلامەتی و ژیانی خەڵکیتە ڕاستە کاکاروان لەم سیتیانەدا یاخود لە هەر بینایەکدا کە دروست دەکرێت هاوشێوەی مۆڵەکان هاوشێوەی شوێنە گشتیەکان لەم سیتیانەدا ئەو ئامێرە دانراوە کە ئۆتۆماتیکی بە دووکەڵ یاخود بە ئاگادارکردنەوە بە دەنگ بێ بە ڕنگ بێ یاخود بە ئاو پڕشێن بێت ئاگادار بکرێت و ئەم سیستمە تا ئێستا کەوتۆتە کار لە ئەم سیستمە سیستمی ئاگرکوژێنەوە لە 3-4 بەش پێیجێت بەشێکی ئەچێتە زمنی مەجای کارەباوە بەشێکی ئەبێ بەشی میکانیکەکەی بۆ بینای گەورە لە 3 قات بۆ سەرەوە بەپی ئەو کۆدانی کە بڵین دانراوە سیستمی سپرینگلەرمان هەیە سپرینگلەر ینی دووشیان مەڕەشاتی پێوترێ بە عەرەبی ئەوەی کە نقطەیەک هەیە مادەی تایەک و جیوە وایە ئەو مادەیە لە بەرزبوونی پلەی گەرمی بۆ 68 پلە ئەو شوشەی ئەشکێ ئەو جیوەیە ئەشکێ و ئەو شەبەکەیە بەبێ دەستی کەس بەبێ بەکایانی بەبێەوەی کەس ئیشی پێ بکە خۆی ئۆتۆماتیکی لەژێر پستانێکی بەرزی ئاوایە ئەو مزەخی کە باسیشمان کردکە لە بیدامان ئیشەکە یا ئیژناکە ئەو ئەنێری ئەو شەبەکەی خۆی ئۆتۆماتیکی ئەگەر کەسیش لە شوێنەکانە بێ ئەگەر بیناکە چۆڵیش بێ ئەگەر ینی پێویستی بە کەس نیە خۆی ئیشەکە ئەمە ئیشەکە لە بەشەکان ئەوە لە خستەخانە لە هۆتێلەکان لە قوتابخانەکان ئەو بینانی پیانە وترێ بینا زۆر گرنگەکان کە گشتیەکانە ئەو سیستمەیەکە لە بەشەکانی بەشی دووەمی فایر هاوس کابینێتی پێوتریان بڵێن کابینەی حریقەوەی سۆندەیەکی 25 متری و تا 30 متریشی لەگەڵایە ئەمە پێویستی بە کەسێکە ئەگەر ئاگرێک لە شوێنێکا کەوتۆ تۆ ناکرێت چاوەڕێک بکەی ئاگرێک بەرز ببێتەوە و هەموو شتێ بسووتێنە ئینجا سپرینگلەرەکە بتەقێ مساعیدی دۆم هەیە کە بەکار هاتووە ئەو فایر هاوس کابینێتە یا بڵێن ئەو کابینەی حریقەیە لە سیتیەکانی پێشوو کە دروست کراون بەس ئەو کابینیتە ینی ئەگەر خوانە خواستە لە شوێنێکە کە ئاگرەکەوێتەوە پێشومە بەسی ساڵی چەند هی ساڵانی بیدایەتی دروستبوونی ئەم مەشروعانە بەڵام ئێستا خۆشبەختانە حکوومەت بڕیارێکی دەرکردووە کە ئەو سپرینگلەرەش بەکار بێ باش ئەو سۆندەکە بەڵێ لە هەموو نهۆمێکە بێ هەبێ مەفروزە لە هەموو نهۆمێکە بێ و بیشگاتە ئاخر نقطەی ماڵی هەر کەسێک لەو شوخا لەو نهۆمایە
يعني ئەبی ئەو سۆندێ بگاتە بۆی ڕوونی بکەین بەسە نهۆمێکمان هەیە 6 شوقەیتیە بەڵێ ئەم سۆندەیە کە دانراوە ئەبێ بگاتە ئاخر شوقە و ئاخر ژووریش ئەگەر نەیگەشتێ ئێمە پێڵێن ڕایزەر یا بڵین بۆری ڕیسی کە بەناو بیناکە هاتووکە و بۆری ڕیسێ ئەکرێ بە دوودانە بینا هەیە زۆر گەورەیە لەوانەیە 4 کابینی تا بێ لە قاتەکە بینا هەیە دوانی تایە بینا هەیە بە یەکدانە بەشێکە ئەوە بەپی حساباتە تۆ بزانی ئایا ئەو 25 متر سۆندێ ئەگاتە ئەو آخر نقطەی ئێمەکە کاروان بە پێی تەجروبەی جەنابە ئەوەی کە مەوجودە و ئێمە بینیمانە تا ئێستا ئەوانە هەموو زەبت کراوە گەیشت باشە کۆساب ئەمنەوە پرسیارم کەم لە زمانی پرسیارەکەی توێە چۆن لەنا ئۆتۆمبیلەکاندا کراوە بە یاسا و مەفروزە هەموو شۆفێرێک ئاگرکوژێنەوەیکی پێبێت ئەگەر بوون من ئەم سۆندانە ئەشکالێکیان تێکەوت یاخود نەگەشتا چوزانم یەکێک لە بیناکانی تریان یاخود لە خانۆکانی تر نەتان کردە بە یاسا خود ڕێنمای نەدراوە بە هاوڵاتیان یاخود باوانەیەک بڵین خاوەنی سیتیەکانن کە بە هەمان شێوە ئەمریکی ئاگرکوژێنەوە لە ماڵی هەر کەسێکدا هەبێت چۆن غاز ضرورە چۆن ئەو ضرورە بەڕاستی ئەو بوتڵی ئاگرکوژێنەوە لە هەموو شوێنێکا ضرورە و ئەشبێ لە شوێنێکا دابنرێ کە بە هیچ شێوەیە نە بردێکی کارەبا ینی ناکرێتەوە چی لای تەباخەکە داینی خوانە خواستە تۆ ئەگەر لە مەتبەخەکە تا ئاگرێک بوو ناکرێت ئاگرەکە بێت و ناگەی بە شوێنەکە ئەبێ بیخێتە شوێنێکی زۆر ئەمانی بێ مشکیلە لە هەموو کاتێکا دەست بیگاتێ ئیتر لە هەموو ماڵەکە بەڵام وەکو یاسا و باشتێکشمان لەبیر نەچێت ئەو بردەی کە باسمان کرد لە ناو شوقەکانە هەیە لە ناو بردەکە خۆی بوتڵێکی تایە بوتڵێکی تایە بۆ ئەو قاتە بەکارێت بەڵام خۆی مەفروزە هەموو ماڵێ هەموو دوکانە هەیبێ چونکە ئەم شتە بۆ حیات و بۆ بۆ هۆشیاری تاکیژانی بەڕاستی 100% چۆن ماڵی خۆ تاتوانی هەو بێت لە ماڵەوە دای بنی دنیا هزار شتا یعنی مکلیف نییە زۆر ضرورە ینی حتا ئەوەی لە ناو عفو قسەش حتا ئەوەی لە ناو شوقەکەشە من تۆزێ دوورم لە خاوەن پرۆژەکانەوە ینی بڵێم ئەوەی کە پرۆژەکەی کردووە چۆن عینەکە مەفروزە هەموو دانیشتوانی شوقەکان تێگەێنێ ئەم سۆندێ چۆن بەکارێت ئەم بکرێت چۆن نەکرێتەوە بەڕاستی ینی چونکە تۆ هاوڵاتیت لە قاتی بیستی خوانە خواستە ئەگەر شتێک ڕووبا لە ناو قاتەکە تا هەتا چاوەڕێەکەیت خەڵک بێ بەدەم مەفروزە تۆ خۆت فریایکەوی دانیشتوی شوێنەکە وڵا ڕاستە کاکەڕان نازانم تۆزێک لە بابەتی ئاگروشتەمێ بچمە دەرەوە بە پێیەوەی کە جەنابێت تەجروبەیەکی زۆر هەیە لەگەڵم سیتی و ئەم کۆمەڵگەن ئەم پرۆژانەیە جا من دوێنە شەو لەگەڵ یەک دوو برادرادانیشتبووین باسی ئەمەم کردوتم کە سبەینە کاکاروان میوانە لە لامان باسی ئەم پرۆژە و شتانە یەک دوو پرسیاریان کرد جا نازانم ئەگەر معلوماتە هەبێ یا زانیاری و هەبێ یەکێک لەوانە نرخەکانە نرخ ینی نرخی خزمەت گوزاریەکان ئەمە کێدایەنە کاکاروان ئەگەر زانیاری و هەبێت نرخەکان ئەوەنەی من چونکە تۆزێ دوورە لە مەجاالە بەس لەبەرەوەی هاتوچۆی پرۆژەکانە شارەزایەکە هەیە ئەوەنەی ئەبیستم قایم قامێت ئەو ڕێنمایانە دەرەکا و تەسبیت تێکات بەپی ئەو پرۆژانەی کە ئەو خزمەتانی کە لە ناو پرۆژەکە ئەکرێ وا بزانم ئەگەر غەڵەت نەبم قایم قامێت ئەو نرخانە دیاری ئەکا زۆر جار ئەگەر زۆر بێ شەکوایەک ئەکەن قایم قامێت دای ئەگرێتە دەخولەکە باش ستانداردی چەنە ینی ئەم ستانداردە قایم قامێت دای ئەنێ پرۆژە هەیە باخی زۆرە پرۆژە هەیە مەسعەدی هەیە پرۆژە هەیە نافورە و شوێنی یاری و ئەمانە هەیە ئەمانە هەمووی ستافی هەیە باش من شتێک بە جەنابتەڵ دوو پرۆژە ناویان نایەنم بەسەر بە معلومات و بەینەکانێکە باسی بکەم ئەزانی باشڵە پرۆژەیەکەیە لە شوێنێکی زۆر ڕاقی و خۆشی ئەم شارایە باشە کە بە هەمووی لاواتی 5 عیمارەیەک بێ بەڵام زۆر بەرز و گەورە و باشە فول کوالێتیە باشە خزمەت گوزاریەکەی 600,000 پرۆژەشی هە لەناو ئەم شارەیە لە لای محکەمەوە ئەوانەوەیە لە خوارەوە لای شەکرەکە خزمەت گوزارێکی 110,000 کە ڕێژەی سەوزایەکی لەوە ناچێت لە سا 5 بێ کە شوێنەکەی تر ڕێژەی سەوزایی لە سا 37 بەرەو سەری شوێ ئەمە کێدای ئەنێ سەریکە
من ئەگەر خۆم خاون پرۆژە بم ئەگەر زەمیری خۆم بەکارێنم لەوانێ مای 300 لە خەڵک داواکەم یعنی چونکە تۆ پرۆژە ینی ئەوەڵ و ئەخیر تۆ پارە داوە هەوڵاتی دانیشتووی ساحب خانووی ساحب شوقی باشە یعنی من لەگەڵ ئەوانیم یعنی پارەی باغ لە خەڵک بسەندێ ینی باغ یعنی چی تۆ پارەکەی لێوەرەگری تویکی بە سێرڤس لەسەر خەڵک و ئەو پارێش کە وەرئەگیرێ تۆ پرۆژەکە بۆ سومعی خاون پرۆژەیە هەتا پرۆژەکە جوان بێ بەیانی مەشروعێکی تر دروست ئەەکەی خەڵک بەڕاکردنیەت بۆ لات شتێ لێ ئەکڕێ یعنی ئەو کواڵەتی و بەرزی کواڵەتی ئەوانە بەڕاستی پێ بڵێم هەر وەکو ئەو مەطعامەوەیە کە خواردنێ پێشکەشەکە ئەگەر تۆ خواردنەکە خۆش بێ بە لە بۆی ئەچیتەوە ڕەفیقەکانتی بۆ غێر باشە ڕیکلامی بۆکەی ینی ئەو پارەیە باوەڕ ناکەم جێ هیچ بگرێت بەڵام بۆ خاوەن ماڵ لەوانەیە زۆر بێ وەکو کرێچیت لێ لە پێناوی مجموعە هێشتا بەڕاستی کە تۆ لەو پێشبارەکەی داوە باشە سەری منە کۆسەر باەک شتێکش بڵێ ڕێژەی سەوزایی کاک کاروان خۆی ستانداردی ستانداردی میعماری ئەبێ لە سای 20 کەمتر نەبێ ڕێژەی سەوزای مەشروع هەیە لە سای 5 ئەمە خۆی بە چونکە بینەرەمان بینێ لەوانەیە هەنێ معلومات بڵێم زۆر دەقیق نەبێ با من ئەو حەقە نێم بخۆم بەڵام کە تۆ بڵێن پلانی مەشروعێک تەقدیمی ئیستیسمار و شارەوانی ئەەکەی وە بەرهێنان ئەەکەیت تۆ ئەو پلانە تهدید کردووە ئەمە ڕێگایە ئەمە شوقەکەیە ئەمە گەراجەکەیەتی ئەمە شوێنە تیجاریەکانێتی دوکانەکە ئەمەش حەدیقەکانێتی با بڵین بە ناخۆشحاڵیەوە زۆربەی ئەو پلانانی کاتی خۆی تەقدیم کراوە لە شوێنی حەدیقەکە کراوە بە بینە کراوە بە شوێنی دانیشتوانی ئەوش بوو سەر گەراجەکە ئەکەن بە سەوزایی بووی شوێنیان بۆ بمێنێتەوە بەداخەوەژێ جاکە کارۆن بابێ مستەر ئەو بابەتی باسی کارەبات کرد لە سەرەتای پرۆگرامدا ئەو کەسەی کە لە دوای دروستکردنی بیناکان بە یاخود لە پێش دروستکردنی کە قەرار دەدات کە ئەمە گونجاوە بۆ دانیشتوان یاخودنا چ پۆزیشنێکی هەیە ئەندازیارە خۆی ئەگەر باسی کەین بە واقعی ماڵێکیش ناکرێت خۆت بیت لەگەڵ ڕێز و احترام من زۆرترین ئیشەکانم لەگەڵ فۆرمەن و لەگەڵ وەستا هەیە وەستا هەموو ئیشێکەکە وەستا دەورێکی زۆر زۆر ئەساسی بینێ لە بچووکترین شوێنەوە لە دوکانێکەوە لە ماڵێکەوە هەتاوکو پرۆژێکی گەورە پێویستی بە نەخشەی چێکراوە لەلایەن چەند دایرەیەکی هەندەسی و چەند مهندسێکی زۆر شارەزا و ئەوانەی کە ئیشان کردووە دەرچێت لەلای ئەوان و ئیمزا کرێت و یەکلایی بێتەوە کە ئەم نەخشەیە تەواوە بۆ بەکارهێنان ئەو کاتێک کە تەنفیزی شەکری و جێبەجێکرێت لەناو پرۆژەکە لەلایەن ئەندازیاری کارەباوە ئەبێ بکرێت پرسیارەکەم ڕێک ئەوە بوو ئەو بەستەرە کارەبایانی لە بیناکاندا دادەنرێت لەلایەن ئەندازیاری کارەباییەوە هیچ چێکێک دەکرێتەوە کەبزان گونجاوە یاخودنا سێریکە وەکو چێکردنەوە هەمووی چێکەکرێتەوە ئیشی پێکرێت اینجا تەسلیمەکرێ ئەم شوێنە کارەباکەی مەزبوطە میکانیکەکەی مەزبوطە فینیشینەکەی مەزبوطە بەڵام کواڵەتی باسی کواڵەتی بکە ئەو شتێک کە بەکار هاتووە لە جێ ئەو کواڵەتەیە ینی لە جێ ئەو کواڵەتەیە کە دانراوە ینی زۆربەی کات لەبەری کەمیەتەکان زۆرن بۆ پرۆژە کاتی وایە $2 کەمتر پارێکی زۆر زۆرەکە بۆ سەر خاون پرۆژێک لەوانەیە چاوپۆشی بکە چاوپۆشی بکە لە بەکارهێنانی سویس پلاشێک یا بڵێن سەرکتێکی کارەبا لە $10 بیکا بە $8 پارێکی زۆر زۆری بۆ گەڕێتەوە بەڵام لەوانەیە پلاشێکی بچووک ببێتە هۆی داڕمانی یەکبینە باشەوەکو دوا پرسیار کاکاروان پێویستە حکوومەت و یاسا و خاوەن پرۆژەکان چۆن با بڵین پرۆژەکانی پاراستن جێبەجێ بکەن بۆ هاوڵاتیان حکوومەت و خاوەن پرۆژە خۆی حکوومەت کە فلتەرە بەسەر هەمومانە و چاوی لەسەر هەموو شوێنێکە و خاوەنی هەموو قەرارێکە هەرچیەک بکە نهێڵێ لە مەجای میکانیک و هەیکەلی بینا و کارەبایە چاوپۆشی بکرێ یان مەوادێک بەکار بێ پێوەستە ڕێک بە گیانی گرنگ نییە تۆ بیناکە دواجهەی خانۆکەت بیکەی بە مەرمەڕێکی زۆر زۆرگران ئەگەر بۆ یاخیش بێ بەس مهمە ئەو چەبڵی کە ئەو چەبڵی بەکارێنی ئەو بردی لە ناو ماڵەکە تا بەکارێنی باشترینەوە بێ
ینی ئێمە زۆر جار ئەکەوینە بەس ئەو شوێنانی کە شۆیە دەرئەکەوێ پارێکی زۆر لە بەروی خەڵکی بینێ هیچ ئیسفادەشی لێ ناکرێت. ئێستاشتی ئەوە کوالەتی بەرزمان هەیە لە هەرمی کوردستانەکە چیت بوێ دەسەکەوێ باشە هەرچەند بەرنامەکە تاو بەیان کاتمان نەماوە لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان بە کەرکووکیشەوە پرۆژەی نیشتەجێبوون زۆرە بەڕێی جەناب وەکو ئەندازیارە کوالێتی کام سیتیانە کام شار لە چاو شارەکانی ترۆ بەرزترە. ئەوانم زۆر لە دوورەوە بینیوە چونکە هەتا ئیش لە شوێنێکانەکەی لەوانەیە تۆزێ معلومات ینی معلوماتەکە دقیق نەبێ ئەسپاس بۆ خوا سلێمانی و چەند کۆمپانیای یا بڵێن چەند سەرمایهدارێکی تایە پرۆژەکەن ینی لە مستەوای دەرەوەی عێراقیشە ماندوومان کردی ئەندازیاری ڕایشکار کارواننامەکان بانێ لەگەڵمان ناوی زۆر زۆر سپاس کۆی بڕگە بابەتەکانمان پێشکەش کردسانە تا ڕۆژی بکەین هەر دروست باش بن بمێنن بە خێر و خۆشی و ڕۆژێکی پڕ لە خێر و خۆشیتان لە بەردەما بێت و هینێکی خۆشتان هەبێت.